دیارە پرسی گەڕانەوەی کوتلەی سەدرەکان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پێکنهێنانی حکوومەت و هەروەها ئەو داوایی یەکێک لە ئەندامانی چوارچێوەی هەماهەنگی شیعەکان بۆ ئەوەی کە هەریەک لە مستەفا کاظمی سەرۆک وەزیرانی کاربەڕێکرد لە عێراق و هەروە وەزیرەکانی دیکە لە کابینەکەی و بەڕێوەبەرە گشتیەکان چی دیکە ڕێگەیان پێنەدرێت بە گەشتکردن بۆ دەرەوەی وڵات لە کاتێکە حکوومەتی نوێ پێکنێنراوە و ڕەنگەیەکێک لەم وەزیرانە یاخود ئەم بەڕێوەبەرە گشتیانە کۆمەڵێک تۆمەت یاخود کۆمەڵێک ڕێکاری یاساییان لەگەڵدا بگیرێتە بەر لە ڕۆی یاساییەوە ڕێگە پێدراو نین بۆ گەشتکردن لەسەر ئەم بابەتەیش بە هەمان شێوە کۆی پرسیارەکان ئاڕاستەی بەڕێز سروە محەممەد کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن لە فراکسیۆنی یەکێتی ڕاستەخۆ لە کەلارەوە میوانی ئەمن سروەخان زۆر سپاس بۆ ئامادەبوونت سرنجی ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و جنابی شوەکو ئەندامێکی ئەنجومەنی نوێنەران لەسەر ئەم پرۆسە سیاسی ئێستای عێراق چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆ کورسات و هەروەها بینەران دیارە بێگومان ئێمە کە دێنە سەر بارودۆخی عێراق هەمووان نەزانین لەوەتەی کەوا خولی پێنجەمی پەرلەمانی عێراق دەست بەکار بۆ تاوەکو ئێستاکە هەمیشە کێش بەردەوام بارودۆخی عێراق کێشە بووە ئاڵۆزی بووە لە دەست بەکاربوونی پەرلەمانەوە لە مانگی یەکەوە تاوەکو ئێستاکە هەمیشە کێشەکان بە بەردەوامی لە ئاڵۆزیا بووە لەو ئاڵۆزیانەی کەوا لە عێراقدا ڕووی کردووە لە عێراقدا ڕووی داوە و هەروەها بە تایبەتی لە پایتەختی عێراق شاری بەغداد هەمیشە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە تایبەتی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە نێو پەرلەمانی عێراق هەمیشە دەستیان هەبوو لەوەی کەوا ئاشتی باڵ بکێشێ بەسەر عێراقا هەمیشە ئەو مبادرانی کەوا لەلایەن خودی یەکێتی نیشتیمانی کوردستان و وەروەها سەرۆک باڵ تاڵەبانی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەکان و هێورکردنەوەی نێو ماڵەکان بووە دیارە بێگومان ئەمە خۆی بۆ خۆی هۆکارێکی هەبوو لە کەمکردنەوەی ئەو تنوتیژیانێکەوە لە جادێ عێراقیدا بووە بەڵام لەگەڵەوەشە هەمووان نەزانین پەرلەمانی عێراق خۆی بە ئاڵۆزی لەدایک بوو و هەروەها ئاڵۆزیەکان دوای چەند مانگێک دەستی پێکرد ئەوە بووکەوە ئەندامانی فراکسیۆنی سەدرەکان کە لە 73 ئەندام پەرلەمان پێک هاتە بوون ئەوە بوو بڕیاردرا کە هەمویان بە دەستە جەمعی لە پەرلەمانی عێراق دەست لە کار بکێشنەوە لەگەڵ دەست لە کار کێشانەوەی ئەندامانی پەرلەمانی سەدری ئەوە بۆ ئاڵۆزیەکان دەستی پێکرد خۆپیشاندانەکان دەستی پێکرد لە دوای خۆپیشاندانەکان هەمووان ئەزانینەوە پەرلەمان بۆ ماوەی 3 مانگ ئیشەکانی لەلایەن سەرۆکی پەرلەمانی عێراقەوە ڕاگیرا ئەوە هەمووان ئاشکرا بووکەوە چوارشەمەی پێش و کارەکانی پەرلەمان دەسی پێکرد بەڵام دیارە بێگومان ئێستش هەر ئاڵۆزیەکان بە بەردەوامە لە نێو جادێ عێراقی وەروە لە ناسیاسیەکان لەبەرەوە تاوەکو ئێستاکە ڕێکەوتن نەکراوە لەسەرەوەی کەوا ئایا حکوومەتێکی درێژخایەن دروست بکرێ یا حکوومەتێک دروست بکرێ بۆ کاتی بێ بۆ ئەوەی لە ماوەیەکی کووردا هەڵبژاردن تێڕوانینتان بۆ ڕەوشەکە و ئێوەی ئەندامانی پەرلەمان ڕەنگە لە هەر کەسێکی دیکە لەم کۆمەڵگایە زیاتر ئاگاداری وردەکاری حکوومەت و کایە سیاسیەکە بن ئەم حکوومەتەکەی پێگەیەنرێ ئەم چەق بەستویە سیاسەکەی تێک ئەشکێنرێت بڵێ دیارە ئێمە دوا ویزگا ئەتوانی بڵێن کە بیرۆڕای وەربگیریە و هەروەها بڕیارەکانی ملزەم و باد بێ لە عێراقا و هەروەها بۆ هەموو سوڵەتەکانی عێراق محکەمەی ئیتیحادیە کە ئێمە هەمووان نەزانین محکەمەی ئیتیحادی لە مادەینەوە چوارە نەوەچواری دەستوردا کە هاتووەکەوە ئەو بڕیانەیەکەوە لە دادگای فیدراڵی عێراقەوە دەدرێت ئەو دادگایە ئەو بڕیارانە ملزەمە بەسەر هەموو دەسەڵاتەکانی عێراقا بێگومان دوای دەست لە کارکێشانەوەی فراکسیۆنی سەدرەکان ئەوە بووکەوە چەند داواکاریەک یاخۆ دەتوانین بڵێن چەند تەڵەبێک درایە محکەمەی ئیتیحادی بۆ ئەوەی پەرلەمان هەڵبۆشێنێتەوە لە کۆتاجارە ئەوە بوو محکەمەی ئیتیحادی بڕیاریدا لەسەر ئەوەی کە هەڵۆشانەوەی پەرلەمان بەدەستی خۆیەتی هەمووان نەزانین ئێمە لە عێراقا تاکە دەسەڵاتێکەوە بتوانێت خۆی هەڵبۆشێنێتەوە بەپێی دەستور بەپێی پەیڕەوی ناو خۆی پەرلەمانی عێراق ئەوەیەکەوە پەرلەمان خۆی ئەتوانێت خۆی هەڵبۆشێنێتەوە چارەسەرکردنی سەردەم کێشەکان من پێم وایە لە نێو پەرلەمانی عێراق ئەبێت ئەوەیەکەوە پەرلەمانی عێراق ئێستا کە دەست بەکار بووەتەوە لە چوارشەمەی پێشووە کە لیجانەکان دەست پێ بکاتەوە کارەکان بەکاری ئاسایی خۆی دەستی پێ بکە ئەوەیەکەوە
ئێمە دووبارە بگەڕنەوە بۆ ناو پەرلەمان لە ناو پەرلەمان هەموو حزبەکان هەموو فراکسیۆنەکان ڕێک بکەون لەسەر ئەوەی ئایا پەرلەمان هەڵبۆشێتەوە یاخود هەڵنەوەشێتەوە بێگومان هەڵوەشانەوەی پەرلەمانیش پێویستی بکاتە لەبەر ئەوەی پێویستە بە گوێرەی ئەو ڕێکەوتنانی کەوا لە نێوان لایەنە سیاسیەکانە کرێت پێویستەکەوە ئەتوانی بڵێ مفۆزەیەکی تر هەڵبژێرێتەوە یاخود ئەو مفۆزیە تازە پێویستی بکاتە بۆ ئەوی بتوانێت لیستی دەنگدەران پاکاتەوە یاخود لیستێکی تازە لیستێکی نوێ دروست بکات بۆ دەنگدەران پێویستی بە مالیەیە پێویستی بە ڕێکارەکانە پێویستی بە چارەسەرکردنی لایەنی ئەمنیە بۆ ئەوی دووبارە دەست پێ بکاتەوە بێگومان بڕوای من چارەسەری هەموو کێشەکان ئەبێ لە نێوە پەرلەمان بکرێت وەروە بە ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان پێم وایە لەم دوایە چەندین مبادرە کراوە بۆ ئەوەی کوتلەی سەدرەکانیش بێنەوە نێو حکوومەت و بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام بڕیاری کۆتایی بۆ گەڕانەوەی ئەندامانی پەرلەمانی سەدرەکان ئەگەڕێتەوە لاو محکەمەی ئیتیحادی ئایەکی بڕیارێکەدا لەسەر ئەوەی کەوا ئەندامانی کوتلی سەدری بگەڕنەوەیان نەگەڕێنەوە بێگومان ئەوەشمان لەبیر نەچێت ئێمە ئێستاکە جێگرەوەی کوتلەی بڵێ جێگرەوەی کوتلەی سەدری ئەندامانی سەر بەخۆ دانراون ئەمانە چیان لەسەر دێگەر بگەڕێنەوە بڵێ ئێستاکە ئێمە نابێ ئەوەشمان لە بیر بچێکەوە جێگرەوەی ئەندامانی پەرلەمانی سەدرەکان کە هەفتاوسێ ئەندام پەرلەمانە ئێستا گەڕاونەتەوە نێو پەرلەمان سوێندی یاساییان خواردووە بەپێی دەستور و بەپێی نیزامی داخلی گەڕاونەتەوە نێو پەرلەمان دیارە بێگومان چارەسەرکردنی کێشەی ئەوان و هەروە کێشەی گەڕانەوەی کوتلەی سەدرەکانەوە گەڕێتەوە بۆەوەیکەوە لە محکەمەی فیدراڵی بڕیاری کۆتایی لەسەر بدرێت لە ڕووی دەستوریەوە کوتلەی سەدرەکان دەستور و قانون ڕێگە بە گەڕانەوەیان دەدات بەشێک لە سەرچاوەکانی نزیک لە کوتلەی سەدرەکان زۆر باز لەوە دەکەن کە ڕەنگە کوتلەی سەدری بگەڕێنەوە ئەنجومەنی نوێنەران یان داوا لە کوتلەی سەدری بکەن و مقتەدا سەدر بکەن بۆی کوتلەکەی دووبارە بگەڕێنەوە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق ینی دەشێت لەژێر فشاری ئەوان لەسەر داخوازی لایەنگران و سەرچاو نزیکەکانی ئەوان سەدر کوتلەکەی بگەڕێنێتەوە نێو پەرلەمان ئەگەر ئەم بڕیاریدا لە ڕووی دەستوری و قانونیەوە ڕێگە پێدراوە ئێمە کە باسی دەستورەکەین و هەروەها باسی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی عێراقەکەین ئەندامی پەرلەمان لە چەند حاڵەتێکە ئەتوانێت دەست لە کار بکێشێتەوە تاوەکو ئێستاکە لە 2005ەوە تاوەکو ئەم چرکە ساتێکەوە ئێمە ئەم بەرنمەیە ئەەکەین تاوەکو ئێستاکە هیچ شتێکی وانە بووەکەوە بە کۆمەڵ دەست لە کار کێشانەوە بکرێت هەمیشە دەست لە کەرکێشانەوەی تاکی هەبووە ئەو تاکانش کە کراوە یا ئەوەیەکەوە محکەمەی ئیتیحادی بڕیاری داوە لەسەر ئەوەی دەست لە کار بکێشێتەوە بێگومان دەست لە کارکێشانەوەی ئەندامی پەرلەمان ئەگەڕێتەوە بۆ چەند خاڵێکە ئێمە لە مادەی 62 باسی لەسەرەوە کردووەکەوە ئەندامانی پەرلەمان چەند حاڵەتێکەکەوە محکەمەی ئیتیحادی بڕیارەدا لەسەر ئەوەی کەوا نەمێننەوە یاسا ڕێگادا ئەوەیەکەوە پێچەوانەی ئەو سوێندە یاساییکەوە خواردویانە کار بکەن یاخود پێچەوانی دەستوری عێراقی لە دوای دەست لە کارکێشانەوەیانەوە یاسا بەگەڕانەوەیانەدات لە کاتێکا کە شوێنەکانیشیان پڕکرا بڵێ لە حاڵەتێکە کە شوێنەکانیان پڕکراوێتەوە دیارەکە من باسی ئەوەم کردکەوە دادگای فیدراڵی دەسەڵاتی کۆتایی لای دادگای فیدراڵیە ئەوە ئەبێ دادگای فیدراڵی بگەڕێ بەس بە دوای ئەوەیە ئایا گەڕانەوەیان دەستوری یاخود دەستوری نییە بڕیاری کۆتایی ئەگەڕێتەوە بۆ دادگای فیدراڵی بەڵام ئەگەر ئێمە باسی دەستور بکەین تاوەکو ئێستاکە گەڕانەوەی بە کۆمەڵ لە دەستوردا دیاری نەکراوە چارەسەر نەکراوە تەنانەت ئێمە کە باسی حکوومەتی کاربڕێکەری شەکەین لە دەستوری عێراقیە تەنها ئەوە نەبێکەوە محکەمەی فیدراڵی لە ساڵی 2010 بڕیارێکی داوە لە بڕیارەکەیە ئەوەی دەستنیشان کردووەکەوە حکوومەتی کاربڕێکەر دەتوانێت سەررجەمکارەکانی حکوومەت بەڕێوە ببات لەگەڵ سەرۆکی کۆمارە تاوەکو حکوومەتێکی تازە پێکە هێنرێت یا خۆ سەر کۆمارێکی تازە هەڵە بژێرێتەوە. بێگومان گەڕانەوەی کوتلەی سەدرەکان لە کۆتایە دەگەڕێتەوە بۆەوەیکەوە ئایا دادگای فیدراڵی چی بڕیارێکەدات هەر بڕیارێکە دادگای فیدراڵی بیدات ئەو کاتە پەرلەمانیش و دەسەڵاتەکانی تریش مولزەمن بن بۆی جێگەرێکی واردە کە سەدر بڕیارێکی لەم جۆرە بدات و بە گەڕانەوەی ئەمان بوونی ئەنجومەنی نوێنەران ئەم کێشە سیاسیانی عێراق بە کۆتایی دێت. بەڵێ بێگومان گەڕانەوەی فراکسیۆنی سەدرەکان خۆی بۆ خۆی گرانە ئەگە بگەڕنەوە و پەرلەمانی عێراق بەتایبەتی دوای ئەوەیکەوە بەڕێز مقتەدا سەدر بڕیاریدا لەسەر ئەوەی کەوا لە کایی سیاسی دەکشێتەوە لە عێراقدا
ئەمە یەکێکە لە هۆکارەکان لەوانەیە گران بێ بۆەوەی کەوا کوتلەی سەدری بڕیار بدەن دووبارە بێنەوە نێو پەرلەمانی عێراق و دەست بە کارەکانی خۆیان بکەنەوە. بەڵام من ئەوەی کەوا من قسەی لەسەرەکەم نەگەڕانەوەی کوتلەی سەدرەکان و چارەسەر نەکردنی ئەو کێشە ئەو گرێ سیاسی کەوا لە نێو عێراقدایە دەبێتە هۆکاری ئالۆزیەکی زیاتر لە عێراقدا بە تایبەتی دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی حکوومەتی داهاتوو ئەگەر پێکیش بهێنرێت نتوانێت بە شێوەیەکی گشتی کارەکانی خۆی جێبەجێ بکە بە تایبەتی پێشکەشکردنی خزمەت گوزاری بۆ هاوڵاتیان دابینکردنی موچە چارەسەرکردنی کێشەی بێکاری و هەروەها دەیان کێشەی تر بە تایبەتی ئێستاکە ئێمە هەمووان نەزانین بۆ ماوەی 2 ساڵە عێراق و هەرێمی کوردستان لە باری ناکاودایە ئەوەیە کە بارانێکی کەمباری و وشکە ساڵی ڕووی لە هەموو عێراق کردووە هەمووان ئەزانین کەوا خۆڵبارین بۆ هۆکارێکی ئەتوانین بڵێن هۆکارێکە کە کاری لە ژینگەی عێراق کردووە بۆیە پێویستە لە ئێستادا چی پەرلەمانی عێراق چی حکوومەتی عێراق بە دوای ڕێگە چارە بگەڕێن بۆی چارەسەری کێشەی وشکە ساڵی واروها کێشەی کەمبوونەوەی ئەو لە عێراقدا و هەروها کێشەی ژینگە و کێشەی خۆڵبارین بکە لە عێراقدا وەروها کێشەی خەدەماتیش لە عێراقا بە تایبەتی ئێستاکە کە کارەکانی پەرلەمان وەستاوە بێگومان ئێستاکە حالیان چاودێریش نییە بەسەر حکوومەتەوە بە تایبەتی لە ئێستادا ئێمە قانونی ئاسایشی خۆراک جێبەجێ کراوە بەپی ئەو یاسایە پارەیەکی زۆر ئێستاکە لەژێر دەسەڵاتی حکوومەتایە پێویستی بە چاودێری هەیە کە چۆنێتی چارەسەرکردنی وارووا چۆنێتی ڕقابەکردن لەسەری باشە سروەخان ئەمانی کە باسی کرد ئەمانە بابەتی گرنگن کەش و هەوایە کەمبوونەوەی ئاوە خزمەت گوزاریە لە عێراق کە بەهۆی هۆکارە سیاسیەکە پێکنێنانی حکوومەت ئەم پرسانە شاردراونێتەوە باسی لێوە ناکرێت لە نێویشیاندا پرسی و 200 میلیارد دینارە کە وەکو لە بەغداوە ساڵانە دەنێردرێتە هەرێمی کوردستان مانگانە بۆ تەکمیلەکردنی بڕی موچە ئەمە ئەگەر حکوومەت پێکنێنێرە کێشەی بۆ دروست نابێ بێگومان ئێستاکە حکوومەتی عێراقی لەسەر پەسەندکردنی یاسایی ئەتوانم بڵێم یاسا و هەروە پەسەندکردنی میزانی پێشوو کە ساڵی 2020 کراوە بەپێی ئەو ڕێنمایی ئەبێ پارە سەرفەکات بەڵام ئایا ئەوە ئێستاکە ئەگەر ئەم ساڵی سەری ساڵ تێپەڕێ ئەبێتە 2 ساڵکەوە بوجەی عێراق جێبەجێ نەکراوە ئەو بوجەیە کە جێبەجێ نەکراوە خۆی بۆ خۆی بۆتە هۆکاری شەلەرکردنی سەرجەم کایەکان و هەروە سەرجەم باڵەکانی حکوومەتی عێراقی بە تایبەتی لە ئێستا شاکە ئەم حکوومەتی عێراقی حکوومەتێکی کاربڕێکەرە ناتوانرێت حکوومەت بە شێوەیەکی ڕاست و دروست کارەکانی خۆی جێبەجێ بکە خزمەت گوزارەکانی خۆی لە هەموو بوارەکانی ژیانە پێشکەشی عێراقیەکان لە ئێستایشا ئێمە هەمووان نەزانین هاوڵاتیانی عێراق پاش ئەو هەموو شەڕەی کەوا بەسەریان هاتووە لە 2000 بە نالەری ئەمنیدا تێپەڕیوە ئەو دۆخەنا لەبارە دەیان هۆکار و دەیان کێشەی کۆمەڵایەتی و یاسایی و دەیان کێشەی تری دابوونەریت و عرف و عەشایری بە دوای خۆیان هێناوە بۆیە حکوومەت ئێستا کاتی ئەوەیە چارەسەری ئەو کێشانە بکە کاتی ئەوەیە ڕقابە هەبێت لەسەر یاسای ئاسایشی خۆراکی لەم ساڵدا گۆڕانکاری بە بڕی ئەو 200 میلیارد دیناریش بێ ئەگەر موازنە حکوومەت پێگەێنرا موازنە بە هەمان شێوە پرسی پرۆژە یاسای سەبارەت بە پرسی دارایی و ئەمانە ئەگەر جێبەجێ کرا پرسی 200 میلیارد دینارەکە گۆڕانکاری بەسەردادێت زیاد بکرێ یان کەم بکرێ بەڵێ دیارە ئەو لێکتێگەیشتنەی کەوا لەم دوایە لە نێوان لایەنەکانی عێراقا بە تایبەتی یەکێتی و پارتی کە وەروەها ئیتاری تەنسیقی و وەروەها سیادا کە باسی سونەکانەکەین ئەو لێکتێگەیشتنە کە دروست کرا ئەو گروپەی بە ناوی گروپی ئیداری دەوڵەتەوە دروست کرا دیارە کۆمەڵێک لێکتێگەیشتن هەبوو تەفاهمات هەبوو لە نێوان کوردستان و لە نێوان عێراقدا پێم وایە ئەگەر بێت و حکوومەت تەشکیل بێ ئەو لێکتێگەیشتنەی کەوا ئیمزا کراوە لە نێوان لایەنەکانی هەرێمی کوردستان و لایەنەکانی بەغا ببێتە هۆکارێک یاخود ئەتوانی بڵێ کەشوهەوایەک بڕخسێنێ بۆی کێشەی دارایی نێوان هەرێمی کوردستان و کێشەی دارایی نێوان عێراق چارەسەر بکرێت لە بەرەوەی هەمیشە ئێمە کە لە بەغداد سەردانی لایەنەکانەکەین وەزارەتەکانەکەین ئەگەڕێنەوە بۆ ئەوەی کەوا ئەڵێن پێویستە ڕێکەوتن لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان عێراقدا هەبێ بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ئەوەشمان لەبیر نەچێت ئەو 200 میلیارەی کەوا
دەنێرێ بۆ هەرێمی کوردستان پاش گفتوگۆیەکی زۆر و سەردانێکی زۆری بەڕێز کاقوبات بوو بۆ بەغداد کە ئەو لێ تێگەشتنە دروست بۆ ئەو 200 میلیارە سەرف کرا دیارە بێگومان گفتوگۆ و کۆبوونەوەکان دەبنە هۆکارێک بۆ ئەوەی چارەسەری کێشەکان بکەن بە تایبەتی ئەو 200 میلیاریکەوە دێتە بەغدا دێتە هەرێمی کوردستان و بۆ چارەسەرکردنی کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. باشە سروەخان لە دوایین بابەت کە من خوێندمەوە لە یەکێک لە سایتە عەرەبیە بەناوبانگەکانی عێراق یەکێک لە ئەندامانی چوارچێوەی هەماهەنگی شیعەکان داوای کردووە کە ڕێگە نەدرێت بە گەشتکردن بۆ دەرەوەی عێراق بە هەر یەک لە مستەفا کاظمی سەرۆکی ئەنجومەی نوێنەرانی عێراق و هەروەها بەڕێوەبەرە گشتیەکان و وەزیرەکانی دیکە کە لەم کابینەی مستەفا کاظمیدا هەن. ئەمە بزانمەمە تا چەنە چێتە بواری جێبەجێکردنەوە و گەشتکردنی ئەوان چ کاریگەریەک لە پرۆسە سیاسیەکەی عێراقەکە؟ بڵێ ئێمە کە باسی عێراقەکەین عێراق دەستوری خۆی هەیە وڵاتێکە سنووری خۆی هەیە خاوەنی سیادەی خۆیە کەواتە بوونی عێراق لە سەرجەم کۆنگرە و هەروەها بۆنە نێودەوڵەتیەکان وارەوەها ئەو کۆنگرانی کەوا تایبەتە بە دارایی تایبەتە بە ژینگە تایبەتە بە مافی مرۆڤ بوونی عێراقیە خو نوێنەرانی عێراق لەو شوێنانە گرنگی خۆی هەیە لەبەر ئەوەی هەمووان ئەزانین ئێمە لە کۆنگرەکانە یاخود لە کۆبنەوەکانە لێک تێگەیشتن دروستە بێ لە نێوان دەوڵەتەکانە یاخود لە نێوان سەرکردەکانی دەوڵەتەکانە ئێمە کە دێنە سەر ئەوە سەفەرکردن لەسەر حکوومەتی عێراق ئەوە ئەبێ بڕیارەکە لە ڕێگەی پەرلەمانەوە بدرێت کەوا سەفەرکردن لە ئەندامان و واروەها جگە لەوەش لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران قەدەغە بکرێت تەنها بە داواکاری یەک ئەندام پەرلەمان یاخود بە یەک لایەن ئەو سەفەرە قەدەغە ناکرێت لە ئەندامانی حکوومەت یاخود وەزیرەکان وەکیل وەزیرەکان. بەڵام داوایەکی ڕەوایە لە ڕووی قانونی یاساییەوە ڕەنگە لە سەرانسەری جیهانیشدا ئەما بێ حکوومەتێک پێگنێنرابێ وەزیری کاربەڕێکردنیان گەشتکردنیان نابێ. بڵێ ئێمە کە باسی حکوومەتی کاربەڕێکەرەکەین بێگومان حکوومەتی کاربەڕێکەر دەسەڵاتی تەواوی نییە تەنانەت لە نێو وڵاتەکە خۆیە تاوەکو دەسەڵاتی تەواوی هەبێ لە دەرەوە تەمسیلی ئەو وڵاتە بکات بێگومان ئەو داوایە داوایەکی ڕەوایە بەڵام لەوە ڕەواتر ئەوەیەکەوە حکوومەتێک تەشکیل بکرێ ئەو حکوومەتە بتوانێت سەرجەم کێشەکان چارەسەر بکات لەوە ڕەواتر ئەوەیەکەوە گوێ بگرێت لە داواکاریەکانی جادەی عێراقی داوا گوێ بگرێت لە گەنجانی عێراقکەوە ئێستاکە هەمووی بێکارە داوا بکرێت لە گوێ بگرێت لە جوتیارانی عێراقکەوە ئێستاکە پێویستیان بەوەیەکەوە ئامێری کشت و کاڵی و هەروەها دەیان بە هاوکاری و یارمەتیان بدرێت بۆ ئەوەی بواری کشت و کاڵی بەرەو چارەسەرکردن بڕوە لەوە ڕەواتر ئەوەیەکەوە دەیان و سەدان و هەزاران پۆند و بەندا و دروست بکرێت لە هەرێمی کوردستان و لە عێراقدا بۆ ئەوەی کێشەی ئاو چارەسەر بکرێت ینی دەیان هزار کێشە هەیە لە عێراقا کەوا لێ ئێستادا زۆر لەوە گرنگترەکەوە ئێمە باسی سەفەر بکەین یاخود باسی ئەوە بکەین وەزیرێک بۆ کوێ دەڕوا بۆ کوێ دێتەوە ئەو وەزیرانش کەوا ئێستاکە وەزارەتی کاربەڕێکردن سەرجەم دەسەڵاتەکانیان نییە لە ئێستادا ئەوە ئەبێ بە قانون ڕێک بخرێ هەموو وەزارەتێکیش یاسای خۆی هەیە بە پێی یاسای خۆیان کارەکەن ئەو یاسایانش هەمووی لە پەرلەمانی عێراقەوە دەرچووە و لە پەرلەمانی عێراقەوە پەسەند کراوە و ڕۆشتۆ بۆ وەزارەتەکان کە ئێمە ئەگەڕینەوە بۆ ئەوەی کەوا ئەڵێن ئێستا حکوومەتێکە یا حکوومەتی کاربەڕێکەرە ئەو حکوومەتە ئێستاکە پەرلەمانی عێراق نازانێت بە چ شێوەیە ئیشەکات هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا غیابی ڕقابە هەیە غیابی چاودێری هەیە لەسەر ئەو حکوومەتە کە لە ئێستادا کار دەکات. بڵێ سروخان بەڵام ئەگە ئێمە بەڵێ زۆر سپاس ئێمە ئەگەر بینەوە سەر باسی سەفەرکردن یا خۆ سەفەر نەکردنی وەزیرەکان ئەوە پێویستە ئێمە لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە کار بکرێت لەسەر ئەوەی کەوا بمانەوێ سەفەر وەزارەتەکان سەفەر نەکەن ئەوە پێویستە لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە کۆدەنگیەکە بێ لە نێو هۆڵی پەرلەمان بڕیار بدرێت لەسەرەوەی ئەم حکوومەتە مادام حکوومەتێکی کاربەڕێکەرە وەزیرەکانی سەفەر نەکا بۆ دەرەوەی وڵات. بەڵێ سروخان زۆر سپاس دەکەم کە لە کورسات نیوز و لە بەرنامەکەمانە ئامادە بوویت دووبارە زۆر سپاس بۆ بەڕێز سروە محەممەد کە بەڕێزانە دامێن ئەنجومەی نوێنەرانی عێراق بوون لە فراکسیۆنیەکێتی لە کەلارەوە میوانوان بوون ماندوونە